سڵاوتان ئەبێت. دروستکردنی ڕێگاوبان و پرد و چاکردنەوە و پاراستنیان لە تێکچوون، هەروها دابینکردی یەکەی نیشتەجێکردن بۆ خەڵکی کەم دەرامەت و دوجاریش پاراستنی کوالێتی کەرەستەی بیناسازی لە ڕێگەی داخیگەی تایبەتەوە یەکێکن لە کۆڵەگە سەرچەکانی شکردن و خزمەتگوزاریەکانی وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن. مەمەسمە لەو ئەڵلقەی هەنگاوی نوێم باس لە هەنگاوەکانی کابینەی نوێنی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم بۆ ئەو خزمەتگوزاریانەی کە تایبەتن بە وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن. هەوڵ دەدەم لە میانەی بەشی یەکەمی پرۆگرامەکە لە ڕێگەی داتا و ژمارە و بەدواداچوونەوە قسە لەسەر نۆژەنکردنەوە و دروستکردنی ڕێگاوبان و هەروەها دروستکردنی تونێل و کەمکردنەوەی دووریەکان بکەم. ئەویش بە میوانداری بەڕێز دانا عەبدولکەریم وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن لە حکوومەتی هەرێمی کوردستان. کاک دانا بەخێر بێ. زۆر سپاس. ئەمەوێت لە سەرەتای پرۆگرامەکە باس لە خزمەتگوزاریەکانی یان میکانیزمی ئیشکردنی وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن بکەین بێکەوە. بۆ نمونە خزمەتگوزاریەکانی وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن بەپێی ئەو گرافیکەی لە بەردەستماندایە دروستکردنی ڕێگاوبان و پردەکان، هەروها چاکردنی ڕێگاوبان و پردەکان، هەروها کۆنتترۆلکردنی بار بۆ پاراستنی ڕێگاوبانەکان لە تێکچوون، دابینکردنی یەکەی نیشتەجێکردن بۆ خەڵکی کەم دەرامەت و هەروها بیناسازی گشتی و دوجاریش پاراستنی کوالەتی کەرەستەی بیناسازی لە ڕێگەی تاقیگەی وەزارەت. ئەمەوێت پرسیارەکە بۆ شێوە بکەم قەیرانێکی گەورە ڕوبەڕووی دنیا بە شێوەیەکی گشتی و هەرێمیش بووە بۆ نمونە کۆڕۆنا و قەیراندارەیەەکە چەند ڕێگر بوو لە بەردەم جێبەجێکردنی ئەو پرۆژانە لە ساڵ یەکەم. بەڵێ ئێمە خۆشبەختانە لە دوای دەست بەکاربوومان لە 15/7/2019 ئەو چەند مانگی سەرەتای دەست بەکاربوونی کابینێک و کۆتایی ساڵی 2019مان قۆستەوە پلانێکمان پێشکەشی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کرد بۆ نۆژەنکردنەوەشی خێرای ڕێگاوبانەکان هەر لە زاخۆ تاوەکو گرمیان خۆشبەختانە بەڕێزیشان ڕەزامەندیدا و توانیمان بە تێچووی زیاتر لە 43 میلیارد دینار زیاتر لە 7 پرۆژە لەماوەی 7 ڕۆژە تەواو بکەین. و ئەمە بوو بە هەنگاویشی زۆر باش بۆ تەسپێکی کارەکانی ئێمە لە وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن و توانی ئەم نۆژەنکردنەوەی ڕێگاوبانانە بەشێکی باش لە ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان لە بپارێزە لە تێکچوون و لە خراپبوونی زیاتر. بەڵام وەکو جەنابەت باس کرد بەداخەوە لە دوای هاتنی پەتای کۆرۆنا لە سەرەتاکانی ساڵی 2020 قێرانی بۆ هەموو دنیا دروست کرد لەو چوارچێوە هەرێمی کوردستان بەدەر نییە قێرانیشی گەورەی بۆ هەرێمی کوردستانی دروست کرد چ لە ڕووی تەندروستی و چ لە ڕووی خزمەتگوزاریەوە. خۆتان نەزانم بۆ نزیکی 2 مانگ هەموو دامەزراوەکانی هەرێمی کوردستان ناچار کرا دابخرێ لە بەرەوەی ڕێگە لە بڵاوبوونەوەی پەتاکە بژیرێ. لەمەشە وەزارەتی ئاوەدانکردنەوە وەکو هەموو دامەزراوەیشتر ناچار بوو کە کارەکانی خۆی ڕابگرێ. بەڵام لە دوای هێواشبوونەوەی بارودۆخەکەەوە توانراکە لە مانگی پێنج دەست بە ئیش و کارەکانمان بکەینەوە خۆشبەختانە توانیمان پرۆژە استراتیژیەکانمان هەمووی بخینەوە گەڕوە بەدوانین بپرسین یان بڵێن لە ماوەی دەست بەکاربوونی ئێوە تاوەکو ئێستا تەنها 2 مانجی سەردەمی کەرەنتینەوەستان ئەویش هەموو بۆ هەموو پرۆژەکان نەوەستاندی پرۆژەی استراتیژیمان هەبوو ئەوانەش لە کاتی کەرەنتینەکەشە هەر بەردەوام بوون لە کارکردن لە جێبەجێکردنی ئەرکەکانی خۆیان بەڵام بە شێوشی تۆزێک خاوتر ئەگەر نا توانم بڵم لە سەتانەوەتی کارەکان تەنها ئەو 2 مانگە وەستان دواتر ئێمە بەپی پلانێک لە دوای مانگی پێنجەوە هەموو ئەو پرۆژانی کە پرۆژی گرنگنەوە بە تایبەتی ئەچنە چوارچەوەی تاوکردنی پرۆژە دووسایدەکانی نێوان پارێزگاکان دەستمان بەکارکردن کردوێتەوەتیاندا ئەمە هەنگاویی زۆر باش هەرچەندە خۆتان نەزانن هاتنی پەتای کۆرۆنا تەنها قەیرانی تەندروستی دروست نەکردو قەیرانی دارایشی دروست کردو بە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم پرۆژانەی ئێمەش هەمووی ئەو پرۆژانن کە پێویستیان بە بودجێکی گەورە و زەبەلاح هەیە بۆ تەواوکردنیان. بەڵام خۆشبەختانە توانیمانە تا ئێستاکە بە جۆرێک لە جۆرەکان هەماهنگ بین لەگەڵ بەڵێندەرەکان بۆی بتوانن بەردەوامن لە کارەکانی خۆیان هەرچەندە هەندێکیان هەیە پێشینەکانیان تا حدێک دواکەوتووە وابێت وردە ئاگامان لیان بێ بۆ ئەوی بتوانن بەردەوامن لە کارکردن. تەرکیزی سەرشی ئێمە ئەوەیە بە تایبەتی من لەگەڵ بەڕێز سەرۆکی حکوومەتیشکە باسم کردووە ئەبێ ئێمە لە تەمەنی ئەم کابینەیە تاوکە چینە هەڵبژارنیشی نوێەوە هەوڵ بین ڕێگا دووسایدەکانی نێوان پارێزگاکان تاڵکەیان بە بێ ئەرچێکی سەرەکی وەزارەتی ئاوەدانکردنەوە بێت و حکوومەتی هەرێمی ڕەنگە جیاواز لەگەڵ وەزارەتەکانی تر ئیشی ئێوە دیار بێت بۆ نمونە ڕێگاوبانە کاتێک کە ڕێگاوبان دروست دەکرێت خەڵک دەیبینێت و کە دروستیش نەکرێت و خراپێت خەڵک هەر دەیبینێت پێوە دیارە. بۆیش پێم خۆشە راپۆرتێک ببینین کە هاوکارانم راپۆرتێکی بنکۆڵکاریان لەسەر ڕێگاوبان دروست کردووە دواتر بە
پرسیاری زیاتر بەسەر ڕێگاوبان پێ فەرمووە تەماشای. لەوێ کابینێ me biryar da çunkê projeyekê stratejiya û projeyekê xizmetguzariya biryara hindê hate dan piştîvaniya temambîna vê projê bikeyin. لە 21 دەیەم ساڵەوە بەم جۆرە پرۆژەی دروستکردنی ڕێگای جوسایدی نێوان ڕۆڤە بۆ گۆپاڵ کرایەوە کە بە پرۆژێکی استراتیژی نێوان شاری دوهۆک و هەولێر هەژمار دەکرێت 22 کیلومتر ڕێگەی سەرەکیە و لە 7 ئۆڤەرپاس و 90 قەنتەرە پێک دێت 15 کیلومتریش ڕێگای کاتیە. دوو پرۆژەی دیکەش بەشێکن لە تەواوکەری ئەم پرۆژەیە ئەوانیش پرۆژەی ڕێگای هەولێر گۆپاڵە کە بە درێژایی 38 کیلومتر دەبێ بە گوژمەی 157 ملیۆن و 973,216 دلار جێبەجێ دەکرێت کە ڕێگایەکی دووسایدە و هەرسایدێکی دوو هێڵا ڕێژێ ئەنجامدانی لە 1970 تێپەڕاندووە و کارکردنی شەو ڕۆژێک 16 کاتژمێر بەردەوامە. سەردای دەستپێکردنی پرۆژەکەمان لە 9 پێنجی 2009ەوە یەکەم ڕۆژ دەست بەکاربوونمان بوو بە پێی ئەو بەرنمێکە بۆ دانرا بوو کە 30 مانگ دەخانێ دەکاتە 25 دەی 2021 دەبێت تەواو ببێ. بەڵام کۆمپانیا هەستاوە بە سەرکردنی جوهدێکی زۆر هەم لە زیادکردنی مەکاین هەم لە زیادکردنی کەوادر بەڵێنیان بە حکوومەتی هەرێم داوە کە لە کۆتایی ئەم ساڵدا ئیشەڵڵا گەر کەش و هەوا لەبار بێ پرۆژەکە تەواو دەبێت. لە نێوان ئەو دوو ڕێگایە پردێک دروست دەکرێت کە ئەویش پرۆژەیەکە بە ناوی دروستکردنی پردی کۆنکرێتی لەسەر زەی گەورە لە نزیک گوندی گۆپاڵ کە درێژی پردەکە 928 مترە بە گوژمەی گشتی 35 ملیۆن و 733,333 دلار. ئەم پرۆژەیە لە پێشتر وەستا بوو بەڵام لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێیەم دەست بەکارکردن کراوەتەوە ڕێژەی بەرەو پێشچوونی گەشتۆتە لە 189.6 بە شێوەیەکی گشتی درێژی گشتی هەرسێ پرۆژەکە 61 کیلومترە و بە گوژمەی هەرسێ پرۆژەکەش دەگاتە 277 ملیۆن دلار. ئەو خەڵکانەی لێرە کار دەکەن هەمووی دەستی خۆماڵیە نزیکەی 1800 کەس زیاتر لێرە کەسابەت دەکا و بەشدارە لە کاری نۆژەنکردنەوە و دروستکردنی ئەو پرۆژەیە. لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بڕی 110 ملیارد دینار تا ئەم ساتە بۆ تاواوکردنی 22 پرۆژەی ئاواداکردن و نیشتەجێکردن تەرخان کرا و خەرج کراوە کە هەندێک لە پرۆژەکان لە پێشتر دەستیان پێکرد بوو بەڵام لەم کابینەیە تاواوکران لە هەمان کاتدا بڕی 40 ملیارد دیناریش تەرخان کرا بۆ نۆژەنکردنەوەی چەندین ڕێگا لە زاخۆوە تا کفری و خانەخین. هەر لە چوارچێوەی پلانی وەزارەتی ئاوادانکردنەوە بۆ پرۆژەکانی ڕێگاوبان بەڕێوەبەرایەتی ڕێگاوبانەکانی گەرمیان سەرپەرشتی چەند پرۆژەیەکی ڕێگاوبانی کردووە لەلایەن چەند کۆمپانیایەکی جێبەجێکارەوە کارەکانی ئەنجام دەدرێت. ئەو پرۆژانە بریتین لە دروستکردنی ڕێگای کەلار سلێمانی، دووسایدکردنی ڕێگای کەلار دەربەندیخان، گۆژمەی پرۆژەکە بریتیە لە 137 ملیار و 765 ملیۆن و 234,192 دینار بەگشتی درێژی ڕێگاکە 41 کیلومترە. ئەوەش لە کاتێکدایە تاوەکو ئێستا لە 136.4 پرۆژەکە ئەنجام درراوە. هاوکات بەڕێوەبەرایەتی ڕێگاوبانی گەرمیان سەرپەرشتی پرۆژێکی دیکەش دەکات کە ئەوەش دروستکردنی سایدی دووەمی ڕێگای کەلار کفریە بە گوژمەی 44 ملیار و 456 ملیۆن و 749,015 دینار. تاوەکو ئێستا لە 180 کارەکان لەو پرۆژەیە ئەنجام دراوە. لە ناو پرۆژەی نۆژەنکردنەوەی ڕێگا ئێستا کارکردن لە ڕێگەی نێوان چۆمان حاجی ئۆمەران کە مەوداکەی 7 کیلۆمترە و هەردوو پارێزگاکانی هەولێری هەرێمی کوردستان و ورمەی ڕۆژهەڵاتی کوردستان پێکەوە دەبەستێتەوە بەردەوامە. چەندین بەرگە لە خۆ دەگریت گرنگترین بەرگەکان سیانە بووی ئەنچاکردنەوەی بن و دووارە قێرتاکردنەوە بە چینی ستابلیزەر و بەرگەی دووەم کەوش بەرگەیەکی گرنگ بوو قێرتاکردنی ڕێگاکە بوو بە چینی بایندەر 11 کیلومتر و نیو قێرتاوی چینی بایندەر بکەین و لە چینی ستابلیزەریش چینی شاکردنەوەش 150 پرۆژەکە بە زیاترەوە ئەنجام بدەین. نۆژەنکردنەوەی ئەم جارەی ڕێگاکە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو گوژمەی تەرخانکراوی زیاترە. پرۆژەکە 1 ملیارد دیناری بۆ تەرخانکراوە
نزیکەی 10 کیلۆمەتریشی بە یەکجاری کاری قیرتاوکردنەوەی بۆ دەکرێتەوە. ئەوە نشهشت سارە من لە خەتی عاجۆمەرە هاتچۆ یەکەم بە تڕێلەی ڕێگاوبانەکە زۆر ناخۆش بوو. بەس ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دەستخۆشی لە یەکەم ڕێگاوبانی زۆر خۆش کردووە، کاراسانی زۆر کردو بۆ بار هەرگرەکان کەەوە شتومەک لە عاجۆمەرە بگوازنەوە بۆ هەموو شارەکانی هەرێمی کوردستان. ساڵی 2012 بڕیار بوو ڕێگەکە بکرێتە دووەڕاستە، بەڵام پرۆژەکە پەکی کەوتووە و کارکردن تێیدا وەستاوە. کاکدانا من دەمەوێت لەسەر ڕێگاوبان زیاتر قسە بکەین، ئەمەیان بەشێک بوو لەو پرۆژانێکە ئێوە جێبەجێتان کردووە. بۆچی ئەوەلیاتی ئیشکردنی ئێوە لە پرۆژەی یەکەمیان لە پلان یەکەم ڕێگاوبان بووە؟ ڕێگاوبان پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانەوەی چونکە بەبێ ڕێگاوبانەکان هیچ کام لە ئەرکەکانی تر یا چالەکەەکانی تری ڕۆژانەی خەڵک ناتوانێت جێبەجێ بکرێت. بۆ ڕێگاوبان بۆ هاتوچووی نێوان پارێزگاکانیان لە نێوان شارەکانیان لە ناو خودی شارەکان خۆشیانە مرۆڤ پێویستی بەوەی بە چ ڕێگایەک یا بە چ شێوازێکێکا بە شوێنی کارەکەی خۆی چۆن لەوێ کارەکەی خۆی توانێت بگەێنێ بە خەڵکی تر مامووی پێویستی بە ڕێگاوبان هەیە. مەسەلەن جوتیارێکە پێویستی بە ڕێگاوبان هەیە بۆی بگاتی شوێنی کارەکەی بۆ بەروبوومەکەی بچێنێتەوە. دکتۆرێکە بۆی بگا بە شوێنی کارەکەی خۆی بێ بە ڕێگاوبان بەکاربێنێ. ڕێگاوبان بریتە لە بنمایەکی سەرەکی پێشکەوتنی هەر وڵاتێک، ینی پێشکەوتنی هەر وڵاتێک بە ڕێگاوبانەکانیەوە ئەناسرێتەوە. لەبەرەوە گرنگە ڕێگاوبانەکەمان بخێنە ئاستێکەوە کە بتوانین ئاسانکاری بۆ گەیاندنی خزمەت گوزاریەکان بە هاوڵاتیان جێبەجێ بێت. پلانی وەزارەتی ئاوادانکردن و نیشتەجێکردن بۆ هەموو هەرێمی کوردستانە بەبێ جیاوازی بۆ هەموو ناوچەکان. ئەسە بۆ نمونە ئێمە ڕێگای نێودەوڵەتی باشماخ پێنجێنمان هەیە کە بە تێچووزیاتر لە 34 میلیارد دینارە و ڕێگەیکی سەرەکیەکە مەرزەکە بەسێتەوە بە ناو شاری پێنجێنەوە کە خۆتان نەزانن مەرزی باشماخ ڕێگەیکی سەرەکی بۆ ئاڵوگۆڕی بازرگانی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێرانە. بێجگەلەوە ڕێگایکی تری سەرەکیمان هەیە کە ڕێگای دووسایدی نێوان هەڵەبجە سەید سادقا کە تێچۆکەی سەرو لە سەر 90 میلیارد دینارەوەیە کە ئەمەش تقریبا لە 95 کارەکانی تەواوبەوە. ئەتوانم بڵێم بە تەواوبوونی ئەم پرۆژەیە هاتوچۆ لە پارێزگای سلێمان و بە پارێزگای هەڵەبجی بە تەواوەتی بە ڕێگایکی دووسایدا هاتوچۆکەی. ئەمەش ئاسانکاریی زۆر باش بۆ هاتوچۆی هاوڵاتیان بۆ گەیاندنی بەروبوومەکانیان بۆ هاتوچۆکردنیشی سەلامەت لە نێوان پارێزگای هەڵەبجە و پارێزگای سلێمانی ڕەخسێ. زۆر باشە بەرەو گرنگە بۆیە ئەو لەبێت دراوە بە ڕێگاوانەکان بۆ ئەوەی ئاسانکاری بۆ هەموو خزمەت گوزاریەکانی ترکاواتە بەبێ ڕێگاوبانێکی تەندروست خزمەت گوزاریەکانی تریش ناگا. زۆر باش. ئێوە 22 پرۆژەی ڕێگاوبان تاوەکو ئێستا لە تەمەنی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان تەواو کراون. هەولێر 7 پرۆژە کە نزیکەی 9 میلیارد دینار تێچووی بووە، سلێمانی 9 پرۆژە 6 پرۆژە، کۆی گشتی 22 پرۆژە بووە. چەند پرۆژەی ترتان لەو ماوە تەواو دەبێت؟ بەڵێ طبعا ئەو ئامارە طبعا ئەم پرۆژانە بەشیشیان دەست بەکارکردن کرابوو لە پێش دەست بەکاربوونی کابینەی نوێ واتاهی کابینەکانی پێشوە کە دەست بەکارکردن کراوە. هەندێکیان هەیە هی کابینەی پێشووتری ئەوەشە ینی کابینەی حوتەمە کە دەستکردن بوو بەکارکردن تێکرا بوو، بەڵام ئێمە توانیمان لەم کابینە تەواویەکەین بەداخۆ بۆی قەرانی دارایی هەندێک لەو پرۆژانە لە ساڵانی ڕابردوو وەستا بوون. لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێم هەوڵێکی جدیمانەکان پرۆژانە تەواوکردوام بژمەی کە ئێستا لە بەرچاومانە 110 میلیارد بۆ کۆی گشتی 22 پرۆژەیە. ئەم پرۆژانە هەمووی تەواو بوون و ئێستا لە خزمەتی هاوڵاتیانە ئەم پرۆژانی کە ئاماژەمان پێیان بێت. بەدەرلەوە ئێمە ئەتوانم بڵێم کۆی تێچووی ئەو پرۆژانی کە ئێستا هەمانەوە لەژێر جێبەجێکردنە زیاتر لە کۆی تێچوونەکان زیاتر لە 1 میلیارد دلارە کە ڕێگای دووسایدەکانی نێوان پارێزگاکانە. مەسەن بۆ نمونە ئێمە ڕێگای دووسایدی نێوان هەولێر کۆیەمان هەیە کە بەداخەوە بۆ قەیرانەوە وەستاوە لە هەموو کاری زۆرین بۆ ئەوەش بخینەوە باری جێبەجێکردن. ئینشاڵڵا ئەگەر تا کۆتایی ساڵ نتوانین ئەو پرۆژە بخینەوە باری جێبەجێکردن بەدڵنیایی لە ساڵی داهاتوو ساڵی 2021 پرۆژەی دووسایدی نێوان هەولێر کۆش بچێتەوە باری جێبەجێکردن کە نزیکی 5 قۆناغا بە تونێلی هەیە بە سوڵتانیشەوە و ئەمەش ئەبێت بە بەشیشی ڕێگای نێوان دووسایدی نێوان پارێزگای هەولێر و سلێمانی. چەندین پرۆژەی ترمان هەیە کە ئومێدەوارین بتوانین لە تەمەنی ئەم کابینەیە هەموو هەوڵێکی بۆی تەواو بکەین. کاک دانا بۆ چوونی بینەر ڕەنگە بە پێی پسپۆریەتی و تێگەیشتنیان بگۆڕێت. خەڵکانێک پێی وایە بێت دروستکردنی جادەیەک چی دەدەچێت شۆفەڵێکە و هەڵی دەگرێت و قیرتاو دەکرێت. خەڵکێکی کەشەوانێک کە پسپۆرن بوارە پێیان وایە
کە زۆرە ئەگەر پرسیارێک بۆ شێوە بکەم چیلۆمەترێکی ڕێگاوبانی قرتاوکردن کولفەکەی دەگاتە چەند؟ طبعاەوە احتیما دەکاتە سەر دیزایانی ڕێگاوبانەکەەوە و سترەکچەرەی کە ڕێگاوانەکەی پێ دروستەکرێەوە ئەو ڕێگاوبانەش کە بە چ شوێنێکە ئەبدرێت دەشتیە چاڵخاویە شاخاویە تێچوونەکان بە پێی ئەوە گۆڕێ بەڵام بە شێوەشی گشتی دوای چاکردنی سەبگرید و دانانی تەبقاتەکانی سەبەی سوکراشستۆن و سێ تەبقە قیر بۆ ڕێگەیەک دابنین تقریبا نەچێتە حدودی جێبەجەکردنی هەر کیلۆمەترێک ڕێگاوان نزیشی $1 ملیۆن تقریبا $1 ملیۆن بە نزیکرایی بۆ هەر کیلۆمەترێک ئەگەر دوو لین بێ بەڵام ئەگەر لینەکەی زیاتر بیانی سێ لین بێ بەتاکی تێچوونەکە لە $1 ملیۆن زیاتر زۆر باشە سەرەتا دەست بەکاربوونتان باستان لە پرۆژەی هێڵی شەمەندەفەر کرد ئەم پرۆژە بەچێ گەشت سێ پلانی سەرچیمان هەیە بۆ جێبەجەکردنی ئەرکەکانی سەرشانی خۆمان یەکیشیان ڕێگا تاوکردنی ڕێگا دووسایدەکان بوو کە ئاماژەمان پێە ئەویتریان دروستکردنی ڕێگای هەچۆی خێراکە ئەکسپرس وایە سێمیشیان دروستکردنی هێڵی ئاسنینە لە هەرێمی کوردستان کە بەداخەوە تا سارێمی کوردستان خاوەنی هێڵی ئاسنینی خۆی نییە ئێمە لەگەڵ دەست بەکاربوونی کابینەکەەوەمان لە پلانی استراتیژی خۆمانە داناوە و بە تاکید ئەم پرۆژێکی گەورەیە پێویستی بە بودجێکی زەبەلاح و گەورەش هەیە لەوانەیە لەم دۆخی ئێستا لە توانای دارایی حکوومەتی هەرێمی کوردستان نەبێت کە لەسەر هەرچی خۆی جێبەجەکە لەبەرەوە ناچارابێ ئەم پرۆژێ بەرە و ئەوە بەری لە ڕێگەی وەبەرهێنان و هاوبەشی کردی گشتی و کردی تایبەتەوە جێبەجێ بکەین سەرەتا ئەمەش پێویستە ئێمە ڤیزیبڵەتی ستەدی پرۆژەکە بکەین قۆناغی یەکەم دامان ناو قۆناغی ڤیزیبڵەتی ستەدیەکەیە خۆشبەختانە ئێستا تقریبا لە شۆرتلیستی ئەو کۆمپانیانە تەواو بووین کە لەو بارانە لە ڕووی کارکردنەوە لە جیهانە لە پێشینەن بە تایبەتی ئەو کۆمپانیانی کە لە وڵاتە ئەوروپیەکان کە گەر هەر کەسی سەردانی ئەوەی کە بێزانێت ئاستی خزمەت گوزارەکانی هێڵی ئاستینی ئەوێ چۆنە و چۆن ئەو پرۆژانە جێبەجێ کراوە لەوێ تقریبا ئەمە لە شۆرتلیستی ئەو کۆمپانیانە تاوون لە ئایندەیەکی نزیک کاتوانم ئینشەڵا پێش کۆتاییاتی مانگی 11 ئێمە داواتنامەیان بۆ نێرین و دەسەکەین ئەو داواتنامەی بۆ ئەوەیە کە بانگێشتیان بکەین بوو ئامادەکردنی ڤیزیبڵەتی ستەدی پرۆژەکە واتە دراسی جەدوای اقتصادی پرۆژەکە هەدەفیش لە ڤیزیبڵەتی ستەدیەکە ئەوەیە کە ئێمە چەند ژمارەیەکی ڕاست و دروست بۆ وەبەرهێنانی دنیا ئامادە بکەین بۆ ئەوەی هەج وەبەرهێنەرێک هات لە دەرەوەک کە ویستی باوەشی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان باوەشی کەرتی گشتی و کارتی تایبەتان پرۆژێ بکات کە بزانێت قازانجێکی گەورە لەم پرۆژەیە کاتەوە بەبێ دوودڵیت بۆ جێبەجێکردنی پرۆژەکە کاتێ بە قۆناغی یەکەم ئینشەڵا پێش کۆتایی ئیمساڵ پێش کۆتایی ئیمساڵ قۆناغی یەکەم کە ئامادەکردنی ڤیزیبڵەتی ستەدیەکەیە دەست پێکەین قۆناغی دومیش چتە بواری دیزایانی پرۆژەکە و دوای ئەوەش قۆناغی پراکتیک و دەستپێکردنی پرۆژەکەیە لە هەوڵەشی بەردەوامین ئێمە لە هەوڵەشی بەردەوامی چەند ئۆفرێکیشمان بواتوە تا بۆ بواری جێبەجێکردنەکەشی بەڵام ئەمە پێمان خۆشە باشترین کۆمپانیەکانی دنیا بینین ئەم پرۆژەی بۆ هەرێمی کوردستان جێبەجێ بکات خۆشبەختانە لە هەندێک لاوە ئۆفری واتۆ کە ئامادەن کە لەم پرۆژەیە بەشدار بن و دەستیان هەبێت لە جێبەجێکردنی پرۆژەکە زۆر باشە ئینشەڵا با ڤیزیبڵەتی ستەدیەکە تەواوکەین من حەز ناکەم هەندێک شت هەیە تا کاتی خۆی نەیە باس کرێ با ڤیزیبڵەتی ستەدیەکە تەواوکەین ئەو کاتانە قۆناغەکانی ئەو پرۆگرامەش دیسازارش کە باسی دەکەینەوە زۆر باشە من کاتی بەرنامەکەم تەواو دەبێت بەڵام هاوکارانم راپۆرتێکیان لەسەر دروستکردنی تونێل دروست کردووە پێکەوە ئەو راپۆرتە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لە سەردەمی کۆرۆنادا و لە 19 سی 2020 تونێلێکی گرنگ بەڕووی هاوڵاتیاندا بە شێوەیەکی فەرمی و بەبێ هیچ مەراسیمێک کرایەوە کە لە مانگی 12 ساڵی 2010 پرۆژەکە دەستی پێکرد بوو بڕیار بوو بە 3 ساڵ و نیو تەواو ببێ بەڵام بەهۆی قەیرانی دارایی و شەڕی داعش پرۆژەکە وەستا ئەگەرچی ساڵی 2014 بە بەردەوامی کاری تێدا کرا بەڵام دوای 2014 تاوەکو 2010 پرۆژەکە بەرەو سست بوون ڕۆیشت باکردنەوەی تونێلەکەش زیاتر لە نیو کاتژمێر ڕێگەی هاتوچۆی هاوڵاتیان کەم دەبێتەوە کە بە نزیکەی 30 کیلۆمەتر دەبێت. ئەم تونێڵە یەکێکە لە کارە جوانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو ڕێگایە زۆر کورتکردەوە یان داوا لە هاوڵاتیان دەکەم خاوێنی ئەم تونێڵە بپارێزن ڕێگاکی زۆر باشە هیوادارمان خەڵکە سوودی لێوەرگریت و پابەندی ڕێنماکانی هاتوچۆ دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین ینی ئەو پرۆژانە دەکاتەوە ئێستا ئەو تونێلە هەم ڕێگایەکەی نێزیک کردیتەوە هەم ینی باری خەرچیش برێن ئاسانتر بووین
لەو تونێلانە تونێلی سلاحەدینەوە کە ئێستا لێ ڕاوەستاوین لە دوای ئەویان تەواو بووە تونێل لە دوای تونێلی سۆرک دێ کەویش بەشێکی زۆری تەواو بووە کەمی ماوە نزیکەی 1970 تەواو بووە لە دوای تونێلی میراوە دێویش کە بە هەما شێوە تەواو کراوە لە پاشەوی تونێلی بەنی هەریر دێ تونێلی بەنی هەریریش ئەویش 150 تەواو بووە دوو تونێلی تکەشمان هەیە کە دیزاینیان لۆ بۆ کراوە و یەکیان بە ژێرچیای کۆڕێکدا دەڕۆ کە درێژترین تونێلە لە کوردستان 6 کیلومتر و 800 تونێلێکی تکەمان هەیە لە دوایی کە تونێلی بێخاڵە ئەویش دەبەسترێتەوە بە ڕەواندوز تا حاجیۆمەران دیزاینمان هەیە کە ڕێگایەکە تەواو کورتکەینەوە بەڵام هێتاکو ئێستا ئەو بەشەیان دیزاینەکەی تەواو پەسەند نەکراوە. تەنها تاوکردنی ڕێگە و تونێلی پیرمام نییە کەوا کارەسەنی بە وڵاتیان کرد ڕێگەکانی کورت کردەوە لە دوای تونێل و ڕێگەی پیرمامەوە ڕێگەی کۆڕێ شەقڵاوە مامەجەلگە قەندیل زایدەن دوو تونێل کاری لەسەر دەکرێت درێژی ڕێگەکە بریتی دەبێت لە 49 کیلۆمەتر تونێل بریتی دەبێت لە 1 کیلۆمەتر و 315 متر کامە لە چوارچێوی پلانی استراتیژی وەزارەتی ئاوادانکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستاندایە بودجەی خەمڵێنراو بریتە لە 280 ملیار و 903 ملیۆن دینار. لە زمانی ئەو بەرنمەی کە ناوی ماستەرپلانی ڕێگاوبانەوە لە ساڵی 2012 لە وەزارەتی ئاوادانکردن لیشەجێکردن دانراوە ئێمە ئێستا لە سەری ئەڕۆین بە شێوەیەک لە شێوەکان کۆمەڵێک تونێل دانراوە لە ڕێگا سەرەکیەکانە دروستکرێت لە ڕاستیدا ئەو تونێلانی کە زۆر پێویست بوون و کە ینی نەک بڵین ینی لەوانیتر ڕەنگە پێویستتر بوو بێ نەئەکرێت ئەخیرکرێ تونێلی زاخۆیە تونێلی مەسیف سەڵاحەدینە ئەوە تەواو بوون و ئێستا بەڕووی بەکارهێنەرانە کراونەتەوە ئومێدمان وایەوە بەڕێز وەزیر و دەستەی ڕاوێژکاری وەزارەت لەسەر ئەوە قسەکرا لە دوای دانیشتناکە هەوڵ بین لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە ئەو پێنج قۆناغی هەولێرکۆیە کە تونێلی هەیبە سوڵتانیشی تیا بتوانین وردە نەختینە و سیولیان بۆ پیاکەین و بیانخێنەوەکان. دروستکردنی چەندین تونێل لە کارنامەی پلانەکەشدایە لەوانە تونێلی هەیبە سوڵتان کۆیە تونێلی دەربەندیخان تونێلی پێنجوێن و تونێلی مەتین. بەڵێ کاکدانا جگە لەو تونێلانەی کە لێرە باسکران پرسێک هەیە کە ئەمەوێت قسەی لەسەر بکەین ئەویش پێدانە بە کەرتی تایبەت واتە پرۆژەی زیادەی نێوان شارەکان شقامی شارەکان بە تونێلەوە بدرێت بە کەرتی تایبەتە لە دنیا باوە ئەوە بیرتانە پرۆژەیەکی لەو بابەتە کردوتەوە. بەڵێ بەدڵنیایی بەڵام ئێمە خۆی ستاندەردی نێودەوڵەتی بەم شێوەیە تۆ بۆ ئەوەی هەر ڕێگایك بکەی بە پارە پێویستە ڕێگەیشی خۆڕایی هەبێت کە حکوومەت دروستی کردوێ واتە ئێمە ئەوەی کە لە پلانمانایە ڕێگای خێرا ئەکسپرسوەیە بکەین بە جێبەجێ بکەین لە ڕێوە بەرهێنانەوە واتە بە پارە جێبەجێ بکەین بە پاری کردی تایبەت و دوادە پارە لە هاوڵاتیان وەرگرێت لە پێناو لە پای بەکارهێنانی ڕێگەکە بەڵام ئەمە بۆ ئەکسپرسوێ بۆ ڕێگەی ئاسایی نێوان شارەکان نییە واتە بۆ ئەوەی ئێمە بچینە قۆناغی ئەوەی کە ڕێگە بە پارە دروست بکەین پێویستە ڕێگای خۆڕایی هەبێ بۆ هاوڵاتیان ڕێگەی هاتوچۆی خێرا سوودی چییە مەسەن بۆ نمونە ڕێگای نێوان سلێمانی هەولێر ئەگەر بە قیاز وەرگی نزیکی 180 کیلۆمەترە ئەم ڕێگەی ئەگەر بە ڕێگەی خێرا بڕۆین ئێستا مەسەن هەر ئەم ڕێگانی کە ئێستا هەیە بەکار بهێنرێ هەتا بە 2 سایدەکەش کەتابێت لەوانێت تۆ پێویستێ بە 2 کاتژمێر و نیو هەبێ بۆی لە پارێزگای هەولێرەوە لە سنتەری شاری هەولێر بگەی بە سنتەری شاری سلێمانی بەڵام ئەگەر ڕێگەی خێراکە دروست بکرێت ئەو کاتە تۆ لە جاتیەوەی 2 کاتژمێر و نیو پێ بچێت بە کاتژمێر و نیوێک لە سنتەری شاری هەولێر و چیتە سنتەری شاری سلێمانی ئەو کاتە یەک ساعات یەک کاتژمێر سوتەمەنی کەمتر بەکارهێنی ئۆتۆمبیلەکان کەمتر بەکارهێنێت چ لە ڕووی تایە چ لە ڕووی مەکینە چ لە ڕووی ئەو پێداوی ساریتر کە ئۆتۆمبیلی پێک دروست کردووە واتە ئەو مەسەن بۆ نمونە ئەگەر 5,000 یا 10,000 یا هەر مەبلەغێک دوای دراسەیەک دیاریەکرێت کە چەند وەرەی گیرێ لەو ڕێگەیە تۆ ئەگەر بی بە حەقی بەکارهێنانی ڕێگەکە لەوانەیە زۆر کەمتر بکەوێت لە حەقیەوەی کە ئەی بە بەنزینی سارەکە و دواتە سارەکەت بەکارهێنی زۆر باش واتە ئەم ڕێگا خێرانی کە دروستی ئەەکەین ئەبێت شان بەشانی ئەو ڕێگانە ڕێگەی خۆڕایی هاوڵاتیانە بێ بۆی هاوڵاتیان حەزەکە بەم سوورەتە وازە بێت چونکە زۆر جار لە هەندێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان وانە گلەی لە حکومەتە کریاڵیانوێ ڕێگاوبان کرد بە پارە حکومەتێرم ناوێت ڕێگاوبان کا بە پارە ڕێگاوبانی خۆی کە بە خۆڕایی بۆ هاوڵاتیان ئەبێت ئەوە هەبێت وابێت هاوڵاتیان بەکاری بێنن بەڵام ڕێگای خێراکە ئەکسپرسوێ ئەواکەین بە پارە و لە گفتوگوین ئەگەرەوە تەواو بوو ئەو کاتە هاوڵاتی خۆی سەرپشکە لە هەڵبژاردننی لە کام ڕێگان بەکارێنێت و دوجار مەسەن ئەو بار هەڵگرانی کە باری بازرگانیان پێ ئەوانە لەوانەیە بخرێتە سەر ڕێگای
بۆی لەسەر ڕێگە گشتێکە ئەوەی کە بە خۆڕایی نمێنێ هەم بۆ کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ هەم بۆ ئاسانی هاتوێ و قەرەباڵی ئەم بارهەڵگرانە توانین بخینە سەر ڕێگای هاتوچۆی خێرا دوو سوودیە بێت هەم سوودی شێوەیە بێت کە زووتر حرەکەی تیجاری و بازرگانی بە شوشی خێراترەکە بەڵێ وە سوودی ئەوە شێوێت کە قورسایی لەسەر ڕێگا خۆڕایەکە زۆر باش ئەمەوێت وەڵامی ئەوم دەستکەوێت کە هاوسەنجی پرۆژەکان چۆن پارێزراوە لە نێوان بەس بۆ پارێزگاکانە بۆ پرۆژەکان بە شێوێکی گشتی یاندا بەشکراون بەسەر ئیدارە سەر بەخۆیەکان و قەزایەکانیش بەڵام کاتی بەردامەکەم تەواو بوو ئەگەر پێت باش بێت ئێمە بەردەوام دەبین بەردامەکە ڕێکۆرد دەکەین هەفتەی داهاتوو بەخشی دەکەیت چی دەڵێت زۆر باشە دانا عەبدولکەریم وەزیری ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن لە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس بەڵێ بینەرانی بەڕێز هەفتەی داهاتوو لە میانەی ئەو ئەڵلقەی بەرنامەی هەنگاوی نوێم زانیاری وەربگرە لەسەر یەکەی نیشتەجێبوونی سنووردار و گرنگجیدان بە تاقیەکانی بیناسازی لە کابینە نوێم و چەند پرسێکی دیکە گرێدراو بە وەزارەتی ئاوادانکردنەوە نیشتەجێبوون لە کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دادیدار هەر شەو.